ڕێکخراوی تروسی داعش لە ماوەی ئەم ڕۆژەی ڕابردووە چالشەکانی زۆر زیادی کردووە بە تایبەتی لە سێ محافزەی سەرەکی کە محافزەی دیالەیە و پارێزگای کەرکووکە و پارێزگای سەلاحەدینە. ئەم ڕۆژە چالشەکانی زۆر لە مانگی ڕابردوو زیاترە و خۆی لە داعش هەمیشە لە مانگی ڕەمەزانە چالشەکانی زیاد دەکات و عملێتی سەلاحەدین و ئەم عملی ئەخیر کە لە دیالە و لای قەرەچوخ کراوە ئەیسلمێنێکەوە داعش ژمارەکانی زیادی کردووە و بەپێی ئەو زانیاری هەواڵگریانەی کە هەیە ئێستا لە دەشتی نینەوە لە منتقەی بەعاجەوە ژمارەیەکی زۆر داعش هاتوونەتە ناو عێراقەوە و دەنگۆی ئەوە شەیە کە سەرۆکی ڕێکخراوی تیرۆریستانی داعش ئەویش هاتووتە ناو عێراقەوە. ئەمە کەوا بوو مەترسیەکانی داعش زیاد دەکات و بەڕاستیەکەی وەکو پێشتریش باسمان کردووە ئەو مەترسیانە ئەمێنێت تا ئەو بۆشایانەی کە هەیە ئێستا تیرۆریستانی داعش کارەکەن کە بینی ئێمە و سوپای عێراقیە ئەگەر تا ئەو بۆشایانە بەو شێوەیە بمێنێ تیرۆریستانی داعش زوو لە زیادبوونە ئەبێت و تیرۆریستەکانیان زیاتر ئەبێت و مەترسیەکان زیاتر بێت لەسەر هاوڵاتیان بە تایبەتی و هێزەکانی عێراقی و هەم پێشمەرگەش. هێزی پێشمەرگە تاگلایەنە ناتوانێت هێزەکانی خۆی بەرێتە ئەو شوێنانەی کە منتقەی کێشە لەسەرن، لەبەر ئەوە پێویستە بە هەمانگی لەگەڵ عێراق و لەگەڵ هاوپەیمانان نابێت و ئەو لیژنەیە کە دروست کراوە پێشتر ئێمە باسمان کردووە لیژنەی وەزارەتی پێشمەرگە و لیژنەی وەزارەتی دیفاع بۆ ئەوەی کەوا هەمانگی جارێکی دروست بێتەوە بە تایبەتی کە خاڵی یەکەم ئیشی لەسەر کرا کە نەهێشتنی ئەو بۆشایە کە باسم کرد لە بینی ئێمە و سوپای عێراقیە و جێبەجێ بکرایە بەڵام بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە و لە 2/6 ساڵی پارەوە تا ئەم دقەیە کۆبوونەوە ئەنجام نەدراوە لە بینی هەردوو لیژنەکە. لەبەر ئەوە هێزی پێشمەرگە تاگلایەنە ناتوانێت بچێتە ئەو شوێنانە بۆ پارێزگارکردنی خەڵک و بە تایبەتی داعش لە سنوورەکانی ناوسپای عێراقان لە سنووری هێزی پێشمەرگانین و ئەو کردەوە تیرۆریستانی کە ئیکەن تیرۆریستانی داعش لە ناو هێزەکانی عێراقیەوەیەن کردە تیرۆریستیەکەن بەرامبەر پێشمەرگە یان بەرامبەر خەڵکی هاوڵاتی. لەبەرەوە ئەبێ هەماهنگەکە دروست بێتەوە لە بینی ئێمە و سوپای عێراقا بۆ ئەوەی ئەو بۆشایانە نەمێنێ بۆیە بتوانین پارێزگاری ئەو ناوچانە بەباشی بکەین.